لە کاتێکدا حکوومەتی عێراق لانی بەرپرسە لە دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکانی کەرکووک، کێشەیەکی گەوری وەک زەوی و زارە کشتتوکاڵیەکان کە ناکۆکی گەوری لەسەرا لە نێوان خاوەن مڵک و هاوردەکان لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە سەرسەرکردنەکەی دواخراوە. نبحث عن تشريع قانون حتى يتسنن لا تحقيق. ئەندامێکی لیژنەی باڵای مادەی 140 ڕای دەگەیەنێت ئەرکی حکوومەتی عێراقا کێشەی زەوی و زارە کشتتوکاڵیەکانی کەرکووک بە زووی چارەسەر بکات. يعني بناء على توجيهات السيد رئيس الجمهورية في وقتها شكلوا لجنة لەسەر ڕاستپاردەی سەرۆک کۆمار لیژنەیەک لەلایەنە پەیوەندیدارەکان دروست کرابوو بۆ تاوتوێکردنی کێشەی زەوی و زارە کشتتوکاڵەکانی کەرکووک. لە چوارچێوەی ئەو لیژنەیەدا کۆی کێشەکان تاوتوێ کراون و ڕێگە چارە بەپێی دەستور بۆ کێشەکان دەستنیشان کراون. جێداخە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەم پرسەی بە هەڵپەسێردراوی هێشتوتەوە، ئەوەش نە لە بەرژەوەندی پارێزگای کەرکووکە و نە لە بەرژەوەندی خەڵک و دۆخی ئەمنی شارەکەیە، بگرە مەترسیشی لێ چاوەڕوان دەکرێت. يعني يوتر الوضع الأمني في كركوك، بالتالي هذا ليس من مصلحة المحافظة ولا من المحافظة البقاء على المشاكل، بل إيجاد حلول لها. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووکیش دەڵێت دادهەوامەر و بەڵگەنامەیان لەسەر دروستی کێشەی زەوی و زارە کشتتوکاڵیەکانی کەرکووک ڕادەستی حکوومەتی عێراق کردووە، بەڵام وەڵامی حکوومەت بۆ کێشەکە دواکەوتووە. صدر التوجيه بتشكيل لجنة عليا بطلب من لیژنەیەک پێک هاتبوو لەسەر ڕاستپاردەی سەرۆکایەتیەکانی عێراق بۆ یەکلاکردنەوەی کێشەی زەوی و زارە کشتتوکاڵەکان وەک بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک. هەموو داتا و ئامار و بەڵگەنامەکانمان لەسەر ئەو کێشەی لە ڕێی لیژنەی باڵا و ئاڕاسی حکوومەتی عێراق کردووە، بەڵام ئەنجومەنی وەزیرانی عێراق وەڵامی ڕاستپاردە و بڕیارەکانی لیژنەکەی نەداوەتەوە کە ئەمەش جێی هەڵوەستەیە چارەسەری بنەڕەتی بۆ ئەم کێشەیە نەدۆزرێتەوە. وەک چاودێرانی سیاسی دەڵێن بێوەڵامی ئەنجومەنی وەزیرانی عێراق لاز بڕیار و ڕاستپاردەکانی لیژنەیەکی تایبەتمەند کە بۆ چارەسەرکردنی کێشەی زەوی و زارە کشتتوکاڵیەکانی کەرکووک پێکات بوو هەوڵێکی ئەنجومەنی وەزیرانە بۆ مجاملەکردنیان دێلایانی سیاسی کە دەیانوێت دۆخی ئێستای کەرکووک باڵپەسێدراوی بمێنێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.